بابەتەی کە ئاماژەی پێکراوە کە دەتوانم بڵێم لەوەدا خۆی دەبینێتەوە کە هۆکاری ئەو قەیران و ئەو هەموو گرفت و دەرد و ناسۆرەی کە ئێستا پێدا تێدەپەڕین چییە؟ بە دواتریش ئەگە هەر بە کورتی ئاماژەیەکی پێ بکەین ئایا چارەسەری کێشە و قەیرانەکان بە تێڕوانینی ئێمە چییە؟ ئێمە بە کۆمەڵە قەیراندا تێدەپەڕین. قەیرانی سیاسی جاچی باسی سیاسەتی ناوخۆمان بکەین لە هەرێمی کوردستان کە ناتەبایی سیاسی و نەبوونی یەک هەڵوێستی سیاسی لەمەڕ ئەو پرسە چارە نووسازانی چ پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە هەیە، چ پەیوەندیان بە دەروی هەرێمی کوردستانەوە هەیە لە حکوومەتی ناوەند یا لە وڵاتانی دەرو دراوسێمانەوە. قەیرانی داراییمان هەیە کە ئەوە قەیرانێکی زۆر سەختە سەبارەت بە تایبەتی بە نسبەت هاوڵاتیان کە ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکە قوڕستر دەبێ و سەختتر دەبێ و ژیانی هاوڵاتیان خراپتر دەبێ و لەم ڕۆژەوە دیارە بێزاری و نیگەرانی خەڵکی کوردستان گەیشتۆتە ئاستێکی زۆر بەرز، زۆر گەورە و زۆر بەڕاستی سامناک و خەتەریش. قەیرانی کۆمەڵایەتیمان هەیە کە ئەویش پچڕانی شیرازەی کۆمەڵایەتیە. ئێمە لە کوردەواری خۆمان کۆمەڵێک عورف و عاداتی باشمان هەبووە کە بەشی زۆری بەڕاستی ئەو عورف و عادەتە باشانە سەرچاوی گرتووە لە شەریعەت لە ئیسلام کە پێی پابەند بووین و ئەوانە، بەڵام تەماشا دەکەی شێوازی حکمڕانی لە وڵاتە، پەروەردەکردنی نەوەکانی ئەم وڵاتە جاچی بە ڕاگەاندنەکان بێ وەچی لە قوتابخانەکان بێ وەچی لە کۆڕ و مناسەبەتەکانی حزبی بێ، بەرنامەی حزبیەکان بێ، بە شێوەیەک بەڕاستی ئاراستە کراوە، بە شێوەیەک پەروەردە کراوە کە شیرازەی کۆمەڵایەتیش پسراوە و زۆر خراپ تێکچووە. قەیرانی ئیداریمان هەیە کە دیارە ئەوەش لە شێوازی بەڕێوەبردننی وڵات و حکمڕانی و ئەو مؤسساتانەی کە لە هەرێم هەیە خۆی دەبینێتەوە. بەڕای من سێ هۆکاری سەرەکی هەیە بۆتە هۆی پەیدابوونی هەموو ئەو قەیرانانە. ئەوە باسی قەیرانی سەرەکیم کرد. دەنا قەیران یعنی ئەگەر باسی کێشە و گرفتەکانی ئەم وڵاتە و هاوڵاتیانی ئەم وڵاتە بکەین ئێزگار زۆرە. بەزم باسی بەڕاستی سەرەکیەکانم کرد و باسی سێ هۆکاری سەرەکیش دەکەم لەوەی کە ئەم وڵات و خەڵکی کوردستانی بەم ڕۆژە گەیاندووە کە بەڕاستی باسی دەکەم بە قەناعەتی خۆم بە ئەزموونی خۆم کە پێگەیشتوم و لە چوارچێوێکی حزبایەتیشۆ بەخوا لە دەلاقەیەکی حزبایەتیشۆ تەماشای ناکەم. ئەمە چی لە ئەو کاتێک کە ئەو سێ چوار ساڵێک کە لە وەزارەت بووین ئێستا چ پێشی تریش بەخوا بیرکردنەوەمان وا بوو کە وەک کوردێک وەک مسلمانێکی دڵسۆز لەم وڵاتە کار بکەین، بەڵام بێگومان هەر کەس مافی خۆیەتی کە بەرنامەیەک هەڵبژێرێ و نیزامێکی پێ باش بێ کە پێی وابێ ئەمە بەختەوەری خەڵکی تێدایە و خەڵک بەم شێوازە بەم نیزامە بەم سیستەمە بەختەوەر دەبێ. ئەو مافی هەر کەسێکە، بەڵام بۆ کارکردن و تەماشاکردنی خەڵک دوایش باز دەکەم حەقەتەن ینی ئێمە دوێکدن و سادە دێنینەوە کە بە یەک چاو تەماشای خەڵکمان کردو ئێستاش هەروە دەڕوانینە خەڵکی کوردستان. هۆکاری یەکەمیان بەڕای من تەمەن ئەسڵەکەی ینی دایکە دەرد ئەوەیە کە حکمڕانیەکی تەندروست لەم وڵاتە نەکراوە. ئەگەر باسی حکمڕانی تەندروست بکەین ئەو چۆن بەچی دێتە دی کە هەر نەبوونی ئەم سێیە کە دەکا هۆکاری پەیدابوونی هەموو ئەم قەیران و دەرد و کێشە و گرفتە قوڵ و سامناکەنێک کە ئێستا من پێدا تێدەپەڕین هەر هەمان شتە. یەکەمیان کار نەکردن بە سیستەم و یاسا و ڕێسای دامەزراوەیی.
و گوێپێنەدانی و حساب بۆ نەکردنی. ئێمە سێ موسسەمان هەیە. موسسەی جێبەجێکردنمان هەیە کە لە حکومەتدا و حکمڕانیدا خۆی دەبینێتەوە. موسسەی تەشریعیمان هەیە کە لە پەرلەماندا خۆی دەبینێتەوە. موسسەی دادوەری قەزامان هەیە کە لە دیارە دام و دەستگا و دامەزراوەکانی قەزا و دادگاکان خۆی دەبینێتەوە. ئایا بە پێی پرەنسیپی دامەزراوەیی و حکمڕانی تەندروست ئەم موسساتانە ڕێگەیان پێدراوە کارەکانی خۆیان بکەن؟ ئایا حکومەت کە مدات تا دوێنێش لە حکومەت بووین ئەو کاتش گوتومەوە ئێستاش دەیڵێمەوە نەک ئێستا من ئەو کات قسەیەکم کردو ئێستا قسەیەکی کە بکەم. ئەمە مەبەستم کۆی حکومەتە بەڕاستی، مەبەستم سێکتەرێک نییە، مەبەستم وەزارەتێک نییە، یا مەبەستم کەسێک نییە یا حزبێک. باسی حکمڕانی دەکەم لە هەرێمی کوردستان. ئەم ئەوە بەروی 27 ساڵ دەڕۆی کە حکمڕانی خۆمان بۆ خۆمان کردومانە. ئایا حکومەت توانیوێتی حکمڕانیەکی تەندروست و ڕێکوپێک بکە ئەوە کە پێویستە لە هەرێمی کوردستان بکرێ لە ڕایکردنی کاروباری خەڵک، لە چارەسەرکردنی کێشەکانی خەڵک، لە گوێگرتن بۆ خەڵکی کوردستان؟ بێگومان نەخێر. بۆ کە دواتر باسی دەکەم بەڕاستی دەردێکی کوشندە هەیە کە ملۆزمێک هەیە، سەرەتانێک هەیە لێ نەگەڕاوە، ئەویش ملۆزم و سەرەتانی حیزبایەتی کاکە. حزب لێ نەگەڕاوە حکومەت و موسساتەکانی حکومەت دا و دەستگاکانی حکومەت کارەکانی خۆیان بکەن. بە شێوەیەک ڕێگەی پێدراوە کە بکرێکە لە قازانجی حزبێک بووە، لە قازانجی دوو حزب بووە، لە قازانجی کەسێک بووە، لە قازانجی بنەماڵەیەک بوو بێ، ئەمە ڕێگەی پێدراوە. جارجاریش ڕەنگە مەسەڵەن خەڵکێکی ئەتیادیش کاروباری ڕایی کرابێ، بەڵام مەبەستمەیە بە شێوەیەکی تەندروست کە ئەم حکومەتە بۆ هەموو لاوەکو یەکوا بێ، بە یەک چاو تەماشای بکاتەوان، جیاوازی نەبێ، ئەمە نەبووە. خۆ سادەترین نمونە ئەوەیە کە ئێمە دەڤەری زەرد و دەڤەری سەوزمان هەیە. خۆ دیارە بەرپرسەکانی حکومی لەم دەڤەرە و لەو دەڤەریش دیارە چێن زیاتر با بڵێن. هەڵبەت ئەوە ناشارینەوە کە دیارە لە دەڤەری سەوزدا کرانەوەی زیاتر هەیە و خەڵکی کەش تێیدا بەشدارە زیاتریش، بەڵام مەبەستمەوێت ئەگەر تەماشای کۆی گشتی ینی پرۆسەی حکمڕانی بکەیت وازەحە، هەر لە فەرمانبەری بگرە هەتا بەڕێوەبەرێک، بەڕێوەبەرێکی گشتی، وەزیرێک، قایمقامێک، هەتا دوایی. ئایا موسسەی پەرلەمان کە دەستگایەکی تەشریعیە یاسا دابنێ، یاسایە کە بە قازانجی خەڵک تەواو بێ، و پەرلەمانێک کە دەسەڵاتی هەبێ لێپرسیون لە حکومەت بکە، و پەرلەمانێک کە بودجە پەسەند بکە، کە ئەمە سێک ئەرچی سەرەکی و گرنگی پەرلەمانە. ئایا ئەم پەرلەمانی کوردستانە توانیوێتی ئەم ئەرکانە جێبەجێ بکە؟ بێگومان نەخێر. نەکەرەوە خۆ پەرلەمان ینی ئەوکو باسم کرد ملۆزمی حزب، دەسەڵاتی ڕەهای حزب 2 ساڵ زیاتر پەرلەمانی پەک خست، هەر لێ نەک ڕاکۆ بێتەوە، نەکەر ناتوانێت محاسبەی حکومەت بکە، یا محاسبەی خەڵکی حزبی بکە، یا یاسایەک بڕیار بدا کە لە قازانجی خەڵک بێ، لە بودجە پێچێتەوە، لە وەزارەتەکان پێچێتەوە، بانگی وەزیرەکان بکە، بانگی سەرۆکی حکومەت یا جێگری سەرۆکی حکومەت یا هەر وەزیرێکی بەڕێز بکە کە لێپرسیون لەگەڵ بکات لەسەر کارەکەی خۆی. و ئایا موسسەی قەزا کەم پێم وایە لە گرنگتریش لە حکومەت و لە پەرلەمانیش، کەم پێم وایە ئەگەر وەکە بە من ڕوون بۆتەوە بە ئەزمون، ئەگەر قەزا بتوانێت ئەرچی خۆی بکات لەوە کە قەزاوت بکات، واتە دادوەری بکە لە نێوان خەڵک بۆ چارەسەرکردنی کێشەکانی خەڵک، بڕیار لەسەر کەیسەکان بە دادگەرانە و بەبێ ئەوە کە حزب تەدەخول بکە و بە یەک چاو تەماشای هەمووان بکە، هەموو لە بەرامبەر یاسادا یەک بن و بەبێ جیاوازی لێپرسیون لە هەموو کەس بکە، ئەگەر قەزا بیتوانی بە ئەمە بکە، بەشێکی زۆری دادگەری و ئارامی ئاسایش لە نێو خەڵکی کوردستان پەیدا دەبوو. ئەو کاتەی هەمومان دەماوی کاکەگە کێشێکمان پەیدا بێ، کێشێک کۆمەڵایەتی بێ،
لەسەر زەوی زار بێ لەسەر هەر گرفتێکی ینی کۆمەڵایەتی بێ لە هەرێمی کوردستان دەڵێ کاکە یاسایەک هەیە و مەحکەمەیەک هەیە قەزایەک هەیە بۆ هەموو لاوەکو یەک وایە بەڵام ئایا بەم شێوەیەیە ئایا تا ئێستا زیاتر قەزا و دادگا زیاتر لە خەڵکی فەقیر و هەژار و بێدەسەڵات نەپرسیوەتەوە ئایا خەڵکەشی دەسەڵاتدار نییە لە وڵاتە کە تاوانی زۆر گەورەی کردووە کەتنوکەرەکاتی ئەنجام داوە بەڵام فیکەی سمێڵانی دێ و بەبێ منەکی دەسوڕێتەوە قەزاش ناتوانێت بڵێ بەری چاوت دوو برۆ ناکرێنی بۆیە ئەمە کە ئەگەر باسی ئەوە بکەین ئایا کار بە سیستەمی مؤسساتی کراو نەخێرکە من پێم وایە ئەمە هۆکارێکی سەرەکی بووە کە ئەم کێشانی لێ پەیدا بووە دومیان کە لە خاڵ یەکەمیشدا ئاماژەم پێکرد کە دەسەڵاتی حیزبی حزب لە وڵاتە بڕیار دەدا وەک باسم کرد حزب بڕیار بۆ حکومەت دەدا حزب بڕیار بۆ پەرلەمان دەدا حزب فشار لەسەر دادگاکان دادەنێ لەسەر قەزا دروست دەکات کەیس دەگۆڕێ کەیس دادەبا ئەوە نمونە زۆرە من بەڕاستی ئەخلاقی من بچین ناوردەکاریەکانم وتان دەزانن تەبان حزب بە هەبێ و حەقی خۆشێتی هەوڵدا کە خۆشی بەهێز بکە با پلانی خۆی بخاتە ڕوو با پرۆژەی خۆی بخاتە ڕوو با کە کاتی هەڵبژاردن دادێ کە با نمونە جوانەکانی خۆی لە ڕابردوو کە پێشکەشی کردو با بۆ خەڵکی بخاتە ڕوو و با بێ مەسەن پلان و بەرنامەی بۆ داهاتوو بۆ بەختەوەری خەڵکی هەرێمی کوردستان چی بابی خاتە ڕوو مافی خۆیەتی و خەڵکی ئەو کاتەی هەڵسەنگاندنی هەیە و تەماشاکردنی هەیە و خەڵکی مافی خۆیەتی کە و حەقیشە بەڕاستی هەر حیزبێک ببینرێ هەڵوێستی هەیە و لە خزمەت خەڵکە حەقی خۆیەتی کە خەڵکیش دەنجی پێ بدات بەڵام حزب هەموو شت بێ نەخێر بنەماڵە هەموو شت بێ نەخێر شەخص هەموو شتێک بێ نەخێر حزب مافی خۆیەتی هەبێ بنەماڵە ڕێزێگیراوە لە شەریعەتیشدا لە هەموو سیستەمێکیشدا بەڕاستی کەسەکان ڕێزێگیراو و محتەرەمن بەڵام بەڕاستی نابێ هیچ هەڵوێستێکی حزب و شەخص و بنەماڵە و ئەوانە لە پێش بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ بەڵام بەداخەوە ئەمە تەماشا دەکەین ینی هەموو بە ئەندازەیەک بەڵام بەپێی دەسەڵات تووشی نەخۆشی حزبایەتی و تەعەسوب و دەمارگیری حزبایەتی بووە تەحەزوب و بەداخەوە ینی کاکە خەڵک دەبێ ئەمە باش بیزانین حزب وەسیلەیەکی بۆ خزمەتکردنی خەڵک ینی من ئێستا حزبەکەم بڕوا بکە ینی بە قەنەعەتەوە دێڵێم بەخوا هیچ بۆ هیچ مەبەستێکیکە نییە وەڵای کاشکم لە خزمەت خەڵک نەبێ بەخوا بڕیارەکانی لە خزمەت خەڵک نەبێ هەڵوێستەکانی لە خزمەت خەڵک نەبێ بزانم قەنەعەتم پێی نەبێ ئامادە نیم خزمەتیم حزب بکەم لەگەڵیشی بڕۆم کاکە بۆ مەسەن ئەو هەموو تەحەزوب و تەعەسوب و دەمارگیری و یانی حزب پەرستی و بەداخەوە کاکە لە وڵاتە حزب ئەوانی بەخوا حزب وەسیلەیەکی بۆ خزمەتکردن هەزوو بە تەبیعی خەڵک لە وڵاتان حزبی خۆی و دەنجی خۆی بۆ حزبێک دەگۆڕێ تەماشا دەکە بزانین داخۆ لەو 4 ساڵەی ڕابردوو ئەم حزبە کە دەسەڵاتی بەدەست بێت چی کردووە چەند خزمەتی کردووە کاکە ئەو کاتەی ینی خەتاباری ئەگەر باشەی کرد بە دەنجی پێ نەدێ و لەگەڵی نەبی بەس بەخوا خەتاباریشی ئەگەر بەو شوێنێ و بێت و هەلەگەڵی بڕۆی و پاڵپشتی بکەی پرژیری بکەی ئەوە بۆ هەموو لایەکە تەوان هۆکارێکی کێکم پێم وایە ئێمە تووشی ئەم قەیران و خەڵکیشی تووشی ئەم هەموو بەدبەختیە کردووە بەڕای من نەبوونی خەمخۆری و دڵسۆزیە ئەم باسی خەڵکی باش ناکەم ئێستا بڵێن لەو مؤسساتانەیە کە باسم کرد خەڵکی باش نییە و خەڵکی چاک نییە نا خەڵکی بەڕێزێ ئەم لە هاوڕێکانی خۆمان لە ئەنجومەنی وەزیران لە پەرلەمانتارەکان لەو کەسایەتیانی کە لە دەسەڵات بەشدارن تا ئێستا هەن خەڵکی بەڕێز خەڵکی چاک خەڵکی پیاوانە ئەوەی جاکەینەوە مەبەستم لێرەدا خەمخۆری دڵسۆزی ئەوەیە کە ئەو کەسە لە خەم خەڵکدا بێ دڵسۆزی خەڵکی کوردستان بێ دڵسۆزی ئەم وڵاتە بێ لە خەمدا بێ ئەگەر زانی خەڵکەکەی فەقیر و هەژارە کاکە ئەویش خەوی لێ بزڕێ ئەگەر زانی خەڵکی گرفتی هەیە و کێشەی هەیە پێشی چارەسەر دەبێ
دەبێت بۆیان چارەسەر پێ ئەگەر نەیکردەبن خەفەتی هەبێ ناڕحەت بێتەبن و حەسانەوەی نەبێ مەبەستم بەڕاستی ئەم جۆرە کەسەمان ئێمە لەم وڵاتە زۆر کەمە لە خەڵک دابوون دڵسۆزی بۆ خەڵک و ئەو کەسە حازر بێتەبن ینی ژیانی خۆی ئیسراحاتی خۆی نەمێنێت تێشیدا بەس لە پێناو خەڵک ئەمەمان زۆر کەمە حەزەکەم بیزانن باشین ئەمە تەماشا دەکەین لە ئەنجامی ئەوەدا کە ئەم دڵسۆزی خەمخۆریەمان نییە وای هاتووە ئێستا خەڵک ئەم دەسەڵات و حکومەت و مؤسساتە خەریکە وای بە یەکجاری بەی خۆی نەزانێ لەو لاشەوە یعنی بە مامەڵەکردن وا دەردەکەوێت کە حکومەت و دەسەڵاتیش ئەم خەڵکەی بەی خۆی نەزانێ واتە باکی نییە خەڵک فەقیر بێ خەڵک کێشەی هەبێ خەڵک معاناتی هەبێ ینی نان نەبێ بخوا برسی بێ لە برسا بمرێ خەمی نییە گوێی پێ نادا بخوا نابێەوە بە کاچی خۆ بخوا کەم دڵسۆزێک دێڵێ وەکو موسڵمانێک وەکو کوردێک بەخوا بەرپرسی ئەوە بە خەڵک نایە باش بوون شتێکی دیسان دێڵێمەوە ئەمن ینی گوناهم دەگاتێ من برادرم هەیە لەو دەسەڵات و پیاوی باشە پیاوی بەرز ئەوە زیایە بەس کە بەرپرس بی بەرپرسی خەڵک بی بەخوا دەبێت لەگەڵ معانەتی خەڵک بی